ئەگەر لە 2 ساڵی ڕابردوودا هەر ڕۆژە کەمتر لە 10 مەتر ڕێگای سماقوڵی قیرتاو کرابایە، ئێستا ڕێگاکە تەواو بوو. ئەمڕۆژ جارێکی تر ڕێگاکە بەڕووی شۆفێران داکرایەوە، بەڵام 1200 مەتر کە کیلۆمەترێک و 200 مەترە بە تەواو نەکراوی جێڵدراوە. پرۆژەکە خۆی زۆر نییە، 7 کیلۆمەتر و 300 مەترە، بەڵام 2 ساڵە خەریکی کارکردن تیدا، هەر جارێک بەشێکی تەواو دەکەن و دواتر بۆ چەند مانگێک بەجێ دەهێڵدرێ. ماوەیەک بوو شۆفێران بە درێژایی 2 بۆ 3 کیلۆمەتر بە ڕێگا خۆڵەکەی هەردوو سایدەکەدا دەڕۆشتن بەهۆی ئەوەی کە ڕێگا خەڵقندرا بوو چاک دەکرا. بەڵام ئەم جارش دەستی پێکرایەوە و بەشی سێمی ڕێگاکە کە تەنها 1200 مەترە بەجێ هەڵدراوە و تەواو نەکراوە. ئێمە بە دۆرەچوونمان بۆ بابەتە کە دەرکەوت کە کۆمپانیاکە ئەوەی سەرپەرشتیاری قیرتاوی ڕێگاکە دەکات بەهۆی ئەوەی کە پارەی بۆ سەرف نەکراوە دەستی هەڵگرتووە لە قیرتاوکردنی ڕێگاکە. بەپێی ئەو بە دۆرەچوونێکی کردومانە 2 ساڵە خەریکی قیرتاوکردنی ئەو ڕێگایان کە درێژەکەی تەنها 7 کیلۆمەتر و 300 مەترە. ڕێگاکە دەکەوێتە بەنداوی سماقوڵی، واتە لێەوە کە دێیت بۆ ئەو ڕێگایی کە دەڕوات بۆ سلێمانی کە دانیشتوانی سنووری ئیدارە ڕاپەڕین بە هەولێرەوە دەبەستێتەوە. زانیاری ورد لەم بابەتەدا هەیە، دەتوانن سەردانی 964 دۆتکە یاردی بکەن.